ئەدەب و ئاکاری مسلمان لە هەڵسوکەوتکردن لەگەڵ خەڵکدا دیارە کە ئیسلام هاتووە بۆ ئەوە نەهاتووە تاکەکانی کۆمەڵگا گۆشەگیر بن و تێکەڵ بە خەڵک نەبن، بەڵکو هاتووە لە ڕێی تاکەکانیەوە بە هەڵسوکەوتی جوانەوە فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم لەناو خەڵکدا پیادە بکەن و جێبەجێ بکەن. مرۆڤی مسلمان کە تێکەڵ بە خەڵک دەبێت پێویستە ڕێز و هەست و شعوریان ڕابگرێت کە نابێت سوکایەتی بە خەڵک بکات و بە قسەی ناشرین خەڵک بریندارکە. و هەروەها ئەگەر کەسێک خەفرەتێک یاخود خەمێکی هەبێ نابێت لای ئەو کەسە پێ بکەنی و دڵخۆشی خۆت دەربخەیت. مرۆڤی مسلمان دەبێت بە گەرم و گڕیەوە سەلام لە خەڵک بکات و ئەگەر پێویستیەکان هەبوو ئەوان دەبێت بەپێی توانای پێویستەکان بۆ جێبەج بکەن و هەروها دەبێت بە گەرم و گڕیەوەش وڵامی سەلامی خەڵک بداتەوە، نەک بە سەری لوتی وڵامی سەلامی خەڵک بداتەوە. مرۆڤی مسلمان دەبێت هەستیار بێت ئەگەر کەسێک چاکەیەکی لەگەڵ کرد ئەوە دەبێت پێی بزانێ و سوپاسی ئەو کەسە بکات و ئەگەر لە تواناشیدا هەبوو ئەوە دەبێت پاداشتی ئەو کارە چاکەی بداتەوە.